برازەکانی من عەزیزانی من بینەرانی من ساڵی 2005 ڕاپرسی کرا 2005 2 ساڵ تێپەڕ بوو بە سڕمانی دەوڵەتی عێراق دووەمین هەلی ڕەخساو بوو بۆ کورد دەوڵەت دروستکە هەلی ڕەخساوی یەکەم ساڵی 1923 بوو کە ئێڵغای خلافەت کرایەوە و دەوڵەتی تورکیا دروست بوو پێشتریش لە 1970 ئینقلاب بەسەر سوڵتان عەبدولحەمیدا کرا بوو ڕەحیمەهوڵڵا هەل ئەو کاتە ڕەخسا وتیان دەی کورد پێ نەگەیشتووە ئەو کات دەوەڵڵاهی کوردی ئەو کاتە ڕۆشنبیرتر بوون لە ئێستا کوردی ئەو کاتە لە ئەستەمبوڵە منەظەمتر بوون وەک لە لای پارتی یەکێتی لە هەولێر و سلێمانی کوردی ئەو کاتە کرمانج و سۆرانی ئەو کاتە لە سۆرانە لە ئەستەمبوڵە سۆرانی بادینەکانە خوێند و لە زازایی شتێ ئەگەیشتن وەک لەوەی ئێستا کە خەڵکەکە لە چەمچەماڵ کابرای مامۆستا ئەیودوا بە من بادینی ئەکەم بە مەنهەج بە خۆڕایی لێمەوە هەر قبوڵیان نەبوو ئەمە قەومیەکانی ئەم سەردەمن کە کوردایەتێکەشمان پێفرۆش بەهەرحاڵ ئەمە مۆزوعێکی کۆنە کوردەکانی ئەو سەردەمەش لەو وەختەوە هەر هەبوون باشە ئەوە هەلی یەکەم فەوتە وتیان کورد وەڵا ڕشدی سیاسی نی هەلی دووهەم ڕەخسا زمانی هەر پارتی یەکێتی بوو هەلی دووهەم ڕمانی سەدام حوسێن بوو ڕمانەکە ڕمانی یەک کەس نەبوو ڕمانی دەوڵەت بوو موسساتەکان هەمووی هەڵوەشانەوە بە جەیشەوە بە مخابراتەوە بە دائیرەی ئەمنیەوە بە وەزارەتەکانەوە هەموو مەگەر وەزارەتێکی خەدەماتی وەکو سەحی و زراعی بە هەڵوەشاوی مابوونەویش هەموو کەلوپەلەکانیان دزرا هەر وەکو چۆن لە کوردستانە کەلوپەلی خستخانەکانیش دزرا لە سەردەمی بەرەی کوردستان ئێ باشە ئەم هەلەش دیسان ڕەخسا ئێوەش دەسەڵاتانە بوون نفوستانە بوو حیزب بوون سیاسەتمەدار بوون جەلال تاڵەبانی ماشەڵڵا ئەبوو بە ڕەیسی عێراق ڕئیسەکەشمان لە ڕئیسی خەڵک ناچوو لە سێ دەبڵی ڕئیس جمهوری ئێران بوو مەحموودی ئەحمەدی نەژاد ڕئیسەکەشمان کە ئەچوو بۆ ئومەمی متحیدە یەک جاریش چوو وتار بدە ئەویش بە شەڕەپاڵ لەگەڵ ئیبراهیم جەعفەری کە چوو بۆ وێ کورسێکەشی تایبەت بوو کە چوو بۆ عەدەددار شەقێک لە دوایەوە ڕۆیشت ئێوە ملاحەزەیەوەتان کردت خوا ئاخرەت ئەو فەزاحەتە ئەم ڕئیسەش کە دێتە پێش کاکە وەکو عەبدولعەزیز بۆ تەفلیقەیە ئێوە عەبدولعەزیز بۆ تەفلیقەتان دیوە ساڵێک تێپەڕی دوو دەقە قسەی کرد ساڵ لەسەر کورسیەکی معەوقە خۆشی لێ ناخورێت لە دواوە لێخورن ئەیگرن و لێخورن ئێستا خۆی مرۆشەح کاتەوە بۆ ویلایەتی 2019 پێنجەمین ویلایەتی ئەخرەوەی مۆریتانیا ژواکە ولێت عەبدولعەزیز ئیشەڵێ پەرلەمان خیانەتی کردو پەرلەمان ئیشەڵێ کاکە نابێت تۆ دەستور بگۆڕی بۆ ئەوەی لە 2 جار زیاتر مرەشەح بی کاک مەسعود 2 جارێکی و ئیزافاتێکی 2 ساڵیان بۆ ئیزافە کردەوە هیتری هاتە سەر وەڵە کاکە وەڵاهی هەر خۆ بەخوا ئەو کورسێ بەرنادەم ئیلا دوای ئەوەی کە ئیتر پەلوپۆ مەشتێ وەکو جەلال تاڵەبانی کە ئیتر نوتقمە بەسرێ وەکو شارۆن ئەو کاتەڵم باشە با کوڕەکەم بیگرێ مەگەر کوڕەکەی پاڵی پێوەنێ وەکو سوڵتان قابوس بەهەرحاڵ ئەمە ئەو هەلەش ڕەخسا هەلی دووهەم لەدەست چوو مایەوە وتیان ئەم جارە ڕاپرسیە دەکەین لە شەعبەکەمان کاکە ئێمە دەوڵەتمانین